بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشند و مهربان يسبح لله ما في السماوات وما في الأرض له الملك وله الحمد وهو على كل شيء قدير هرچی لآسمانەکان و هەرچی لە زەویدا هەیە یادی خدا بەپاچی و بێگەردی دەکەن دەسەڵات هەر بۆ ئەوە و هەر بۆ ئەویشە سوپاس هەر ئەویش دەسەڵاتدارە بەسەر هەموو شتێکدا هو الذي خلقكم فمنكم كافر ومنكم مؤمن والله بما تعملون بصير ئەو زاتە ئەوەیە ئێوەی دروست کردووە جا هەتانە بێباوەڕە و هەتانە باوەڕدار خداش بینایە بە هەموو ئەو کار و کردەوانەی کە ئەنجامی دەدەن خلق السماوات والأرض بالحق وصوركم فأحسن صوركم وإليه المصير ئەو خدایە لەسەر بنچینەی حەق و ڕاستی ئاسمانەکان و زەوی دروست کردووە وێنەی ڕوخساری ئێوەشی کێشاوە بە جوانترین شێوە گەڕانەوە و سەرنجامیش هەر بۆ لای ئەوە يعلم ما في السماوات والأرض ويعلم ما تسرون وما تعلنون والله عليم بذات الصدور هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە و دەگوزەرێت خدا ئاگا و زانایە پێی هەروەها دەزانێت چی پەنهان دەکەن و چی ئاشکرا دەکەن هەمیشە ئەو خدایە زانایە بە هەرچی لە پێچ و پەنای سینەکاندا حەشار دراوە ألم يأتكم نبأ الذين كفروا من قبل فذاقوا وبال أمرهم ولهم عذاب أليم ئایا هەواڵی ئەوانەتان پێنەگەیشتووە کە پێشتر بێبڕوا بوون چۆن سزا و ئازاری کار و کردەوەکانیان چەشت لە دنیادا لە قیامەتیشدا سزای بەئێش و ئازار بۆیان ئامادەیە چونکە تاوانی بێباوەڕی زۆر گەورەیە و سەرچاوەیە بۆ هەموو گوناه و تاوانێک ذلك بأنه كانت تأتيهم رسلهم بالبينات فقالوا أبشر يهدوننا فكفروا وتولوا واستغنى الله والله غني حميد ئەوەش بۆیە پێشهات چونکە پێغەمبەران بە جۆرەها بەڵگە و مۆجیزە پەیامی خودایان پێڕاگەاندن کەچی وتیان ئەمانە بەشەرن وەکو ئێمە چۆن دەبنە پێغەمبەر و چاو ساغمان بەو بیانوە ڕێبازی بێباوەڕیان هەڵبژارد و پشتیان هەڵکرد خداش پێویستی بە ئیمانی ئەوان نییە چونکە خدا خۆی دەوڵەمەند و بێنیازە و شایستەی سوپاسە زعم الذين كفروا أن لن يبعثوا قل بلى وربي لتبعثن ثم لتنبؤن بما عملتم وذلك على الله يسير ئەوانەی بێباوەڕ بوون بە بۆچوونی خۆیان وتیان هەرگیز زیندوو ناکرینەوە پێیان بڵێ وانییە سوێن بە پەروەردگارم بەڕاستی هەر زیندوو دەکرێنەوە پاشان ئاگادار دەکرێن لە هەموو ئەو کار و کردەوانەی کە ئەنجامتان دەدا ئەوەش بۆ خوددا زۆر ئاسان و سادەیە فآمنوا بالله ورسوله والنور الذي أنزلنا والله بما تعملون خبير کەواتە تازووە باوەڕ بهێنن بە خوددا و بە پێغەمبەرەکەی و بەو نور و ڕۆشناییەی کە ناردوومانەتە خوارەوە کە قورئانە دڵنیاش بن کە خوددا ئاگایە بە هەموو ئەو کار و کردەوانەی کە ئەنجامی دەدەن يوم يجمعكم ليوم الجمع ذلك يوم التغابن ومن يؤمن بالله ويعمل صالحا يكفر عنه سيئاته ويدخله جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها أبدا ذلك الفوز العظيم ڕۆژێک دێت
خدا هەمووانتان کۆ دەکاتەوە بۆ ڕۆژی کۆبوونەوەکە ئەوە ڕۆژی زیان باریە جا ئەوەی ئیمان و باوەڕ بهێنێت بە خدا و کردەوەی چاچیش ئەنجام بدات ئەوە خدا چاوپۆشی دەکات لە گوناه و هەڵەکانی و دەیخاتە باخەکانی بەهەشتەوە کە چەندەها ڕووبار بەژێر درەختەکانیدا دەڕوات هاوڕێ لەگەڵ ژیانی نەبراوەدا بۆ هەمیشە و هەتا هەتایی ئەوەیە سەرکەوتن و سەرفرازی گەورە و بێسنوور والذين كفروا وكذبوا بآياتنا أولئك أصحاب النار خالدين فيها وبئس المصير ئەوانەشی کە بێ باوەڕبوون و ئایەت و فەرمانەکانی ئێمەیان بە درۆزانی ئەوانە نیشتەجێی ناو ئاگرن و ژیانی نەبراوە تیایدا دەبەنە سەر ئای کە سەرنجامێکی زۆر ناخۆش و نالەبارە ما أصاب من مصيبة إلا بإذن الله ومن يؤمن بالله يهد قلبه والله بكل شيء عليم بفرمانی خدا نەبێت هیچ خۆشی و ناخۆشیەک پێش نەهاتووە جا ئەوەی باوەڕی تەواو بهێنێت خدا دڵی ڕێنمووی دەکات بۆ لای خۆی هەر بارودۆخێکی بەسەردا بێت لە خۆشی و ناخۆشی بە تاقیکردنەوەی دەزانێت خدای گەورەش هەمیشە بە هەموو شتێک زانایە وأطيعوا الله وأطيعوا الرسول فإن توليتم فإنما على رسولنا البلاغ المبين فرمان برداری خدا بکەن و فرمان برداری پێغەمبەریش بکەن جا ئەگەر پشت هەڵکەن و گوێ ڕایەڵ نەبن ئەوە خۆتان زەرەر دەکەن ئەجینا تەنها گەیاندنی ڕوون و ئاشکرای پەیامەکەی ئەرچی سەرشانی پێغەمبەرەکەمانە الله لا إله إلا هو وعلى الله فليتوكل المؤمنون الله خدایەکە جگەل لەو خدایەکی تر نییە کە دروستکار بێت و خاوەنی فەرمان بێت دەبا ئەوانەی ئیماندارن هەر پشت بەو خدایە ببەستن و داوای یارمەتی هەر لەو بکەن يا أيها الذين آمنوا إن من أزواجكم وأولادكم عدوا لكم فاحذروهم وإن تعفوا وتصفحوا وتغفروا فإن الله غفور رحيم ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە هەندێک لە هاوسەرانتان یا هەندێک لە ڕۆڵە و نەوەکانتان دوژمنتانن جا ئێوەش وریابن و خۆتان بپارێزن لێیان جا ئەگەر چاوپۆشی لە هەڵەیان بکەن و واز لە ئازاردانیان بهێن و لێیان ببورن ئەوە چاک بزانن کە خدا لێ خۆش بووە و میهرەبانە إنما أموالكم وأولادكم فتنة والله عنده أجر عظيم دڵنیابن کە ماڵ و سامان و ڕۆڵە و نەوەکانتان بۆ تاقیکردنەوەتانن ئەگەر لەو بوارانەدا سەرکەوتن بەدەست بهێنن خدای میهرەبان پاداشتی گەورە و زۆری لەلایە بۆ خۆگر و لێبوردەکان فاتقوا الله ما استطعتم واسمعوا وأطيعوا وأنفقوا خيرا لأنفسكم ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون كوابو هتا دتوانن بتقوى و خدا ناز بن گوێڕایەڵ و فەرمان بەردار بن خێر و چاکەش بکەن ئەوانە هەمووی بۆ خۆتان چاکە جا ئەوەی خۆی بپارێزێت لە ڕەزیلی و ڕژدی نەفسی خۆی ئەوانە هەر خۆیان سەرفرازن إن تقرضوا الله قرضا حسنا يضاعفه لكم ويغفر لكم والله شكور حليم ئەگەر قەرز بدەن بە خوددا بە شێوەیەکی چاک مەبەست بەخشینی ماڵ و سامانە لە پێناوی خوددادا ئەوە خوددا چەند بەرامبەری دەکات بۆتان هەروەها لێتان خۆش دەبێت خودداش سوپاس گوزارە لەسەر بەخشین کە هەر بەخششی خۆیەتی و خۆڕاگرە مۆڵەتی ڕەزیلەکانیش دەدات تا کاتی خۆی عالم الغيب والشهادة العزيز الحكيم ئەو زاتە ئاگاداری نهێنی و ئاشکرایە خودایەکی